داستانی گلگامێش و بیرۆکەی نەمری. گلگامێش ئەو کەسەی شەڕی نەمری کرد و بردیەوە. گلگامێش یەکێکە لە داستانە بەناوبانگەکانی جیهان و دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەریەکان. دوای نووسین سۆمەریەکان بەو داستانە بەشدار بوون لە دانانی بەردی بناغەی ئەدەبیاتی جیهان. با پێی گێڕانەوەکان گلگامێش فەرمانڕەوای وۆرکا بوو. لە فەرمانڕەوایەتیدا وەک کەسێکی بێئەزموون و خراپ مامەڵەی دەکرد و هەمووان لێی دەترسان. ئانووی خوداوەند داوای لە ژنە خوداوەند ئاروو کرد تا ئەنکیدۆ بئافرێنێت بەرامبەر گلگامێش. ئەنکیدۆ بەهۆی ژیانکردنی لەگەڵ ئاژەڵەکان نەیدەتوانی وەک مرۆڤ مامەڵە بکات و بخوات و بخواتەوە. هاوکات بەهۆی ژیانکردنی لە ناو دارستان دەستی هەبوو لە تەقاندنی ئەو تەڵانەی ڕاوچەکان بۆ ئاژەڵەکان دایاندەنا. بۆیە ڕاوچەکان ویستیان جوانی شامهات بەکار بهێنێت تا بتوانێت ئەنکیدۆ پەلکێشی کۆمەڵگە بکات و لەو دۆخە دەری بهێنێت. دوای هاتنی ئەنکیدۆ بۆ وۆرکا گلگامێش لەو کاتەدا خەوێک دەبینێت و نازانێت واتای چییە. بۆیە دایکی نینسوونی خوداوەند خەونەکەی بەوە لە یەک دەداتەوە کە گلگامێش دۆستێکی هاوشان پەیدا دەکات. دەستەواژەی خوداوەند لە شارستانێتە کۆنەکاندا بۆ فەرمانڕەوا و پاشاکان بەکاراتوە و پاشا پلەی خوداوەندی هەبووە. لە شارستانیەتی میزۆپۆتامیا خەڵک باوەڕی وابوو خوددا مرۆڤی لەسەر شێوەی خۆی دروست کردووە. کاتێک دەسەڵات وەردەگرێت بە تەواوی دەتوانرێت وەک خوداوەند لێی بڕوانرێت. دوای گەیشتنی ئەنکیدۆ بە شاری وۆرکا خەڵک بۆ سیرکردنی هاتن بۆ سەنتەری شار. لەو کاتەدا گلگامێش ڕوودەکاتە ئەوێ دواتر ڕوبەڕووی یەکتر دەبنەوە و ململانەیەکی سەخت لە نێوانیاندا دروست دەبێت. دواتر هەردووکیان ستایشی ئازایەتی یەکتر دەکەن و دەبن بە هاوڕێ. هاوڕێتی ئەنکیدۆ و گلگامێش بە جۆرێک پەرەدەسێنێت کە نەخۆشکەوتنی ئەنکیدۆ گلگامێش بە تەواوی تووشی نائومێدی و بێهیوایی دەکات و بەردەوام دڵی دەداتەوە بەوەی کە ناکرێت ئەو بترسێت لە کاتێکدا هەمووان لەو دەترسن و ئازایەتیەکەی بێهاوتایە. دواتر ئەنکیدۆ دەمرێت. با پێی گێڕانەوەکانی داستانەکە بە مردنی ئەنکیدۆ گلگامێش 6 ڕۆژ و 7 شەو دەگریەت. لەو کاتەوە گلگامێش بە دوای دەوا و چارەسەرێکدا دەگەڕێت کە کۆتایی بە مردن بهێنێت و بتوانێت بۆ هەمیشە بمێنێتەوە. دوای بەکارێنان و دەستگەیشتنی بەدەیان گژوگیا وەک دەرمانی نەمری گلگامێش کۆتا هەوڵ دەدات و پێی دەڵێن کەسێک هەیە دەرمانی نەمری لایە. گلگامێش دەگاتە لای ئەو کەسە بە ناوی ئۆتنا پێشتیم. لەوێ پێی دەڵێن ڕۆکێکی دڕکاوی هەیە لە ژێر دەریادا و دەرمانی نەمریە. گلگامێش دەستی دەگات بەو گیایە و دواتر لە ڕێگەی گەڕاندنەوەدا دادەبەزێتە ناو بیرێک بۆ خواردنەوەی ئاو. ڕۆکەکە لەسەر بیرەکە جێدەهێڵێت. کاتێک لە قوڵایی بیرەکە سەر دەکەوێت گیاکەی نەماوە و مارێک بردوێتی. ئەوسا باوەڕ دێنێت بەوەی کە هیچ شتێک ناتوانێت پێش بە مردنی فیزیکی و جەستەیی بگرێت. بۆیە گلگامێش لەو کاتەدا هەوڵ دەدات پێناسە بۆ ژیان و مردن بگۆڕێت. بە جۆرێک وتی گەر جەستەیی من بدۆڕێم بە مەرگ ئەوە من لە ژیانێکی شایستە و شیاودا وەها دەژیم و کار دەکەم کە بە معنەوی و بە کردارەکانم لە مەرگ بەرمەوە و تا مرۆڤایەتی هەیە باسم بکات. ئێستا و دوای تێپەڕینی زیاتر لە 4700 ساڵ ئێمە باس لە داستانی گلگامێش دەکەین.